ڕایشسبۆرگە ئیمپراتۆرێتێک لە نێو ئەڵمانیادا. ئەم بەیانیە ئەڵمانیەکان با هەواڵی شکستپێهێنانی کودەتایەک خەبەریان بووەوە کەوا وەسف دەکرێت مەترسیدارترین جوڵە بوو بێت لە چەندین دەی ڕابردوودا. ئەڵمانیەکان وای دەبینن سەرکەوتنی کودەتایەکی لەم جۆرە دەیان ساڵ دەیانگەڕێنێتە دواوە. ئەمە وێنەی هاینڕایشە، ئەو کەسایەتی بە ئەمیر هێنری سیازدەیەم ناسراوە. سەرکردایەتی ئەو گروپە دەکات کە بە هیچ شێوەیەکدان بە دەوڵەتی ئەڵمانیادا نانێن و هەوڵی ڕوخاندنیشی دەدەن. ئەمە شوێنەی ئەم بەیانەی هاینڕایشە کاتەیە کە لە بچەخراوەتە دەستی و لەلایەن سوپای ئەڵمانیاوە دەستگیر کراوە. هاینڕایش تەمەنی 71 ساڵە، لا فرانکفۆرت دەژی، بزنسمانە و زۆرتر لە بواری عەقاراتدا کاری کردووە. بە گوێرەی زانیاریە هەواڵگریەکان ئەگەر کودەتاکە سەری بگرتایە، ئێستا لە بریکە لە بچەکردن ئەمیر هێنری ئەعلانی حکوومەتێکی تازەی لە ئەڵمانیا دەکرد و سوپایەکی تازەی پێکدەهێنا. ئەو گروپەی ئەمڕۆ لە ئەڵمانیا دەستگیرکران گروپێکی تازەنین و لە پڕێکدا هاتبێتنە گۆڕەپانەکەوە. ئەوان مێژوویەکی دوور و درێژیان هەیە، زیاتر لە سەدەیەکە لە جوڵەدان، هیچ کات دانیان بە دەوڵەتی ئێستای ئەڵمانیادا نەناوە. پێیان وایە دەوڵەتی ئەڵمانیا و حکوومەتەکەی قانونی نین. ئەوان بە خۆیان دەڵێن هاوڵاتی ڕایش کە بە ئەڵمانی دەکاتە ڕایشسبۆرگە. ڕایشسبۆرگە کێن؟ گروپێکن دژی حکوومەتی ئەڵمانیا کار دەکەن. پێیان وایە ئەو دەوڵەتە مۆدێرنەی لە دوای ڕوخاندنی نازیەکان لە ئەڵمانیا دامەزرێنراوە دەوڵەتێکی قانونی نییە و خاوەنی سەروەری نین. ڕایشسبۆرگە واتە هاوڵاتیانی ڕایش دەیانەوێت ئەڵمانیای ئێستا بگەڕێنەوە بۆ سەردەمی بەر لە جەنگی جیهانی دووەم. کار دەکەن بۆ ئەوەی سنوورەکانی ئەڵمانیا بە گوێرەی نەخشەی ساڵی 1930 دابڕێژرێتەوە کە ئەو کات بەشێک لە پۆڵەندا و فەڕەنساشی لەسەر بوو. ئەندامە نهێنیەکانی ئەم گروپە نائتراف بە دامەزراوە فەرمیەکانی ئەڵمانیا دەکەن نەدەچنە ژێرباری یاساکانیەوە. بە گوێرەی راپۆرتێکی کەناڵی دویچە ڤێلە ئەڵمانی کە ساڵی 2018 بڵاوی کردوێتەوە، ئەندامانی گروپەکە باج بە حکوومەت نادەن، هەموو بانگێشتێکی دامەزراوە یاسایەکانی وڵاتەکە پشتگوێ دەخەن و بەدەم هیچیانەوە ناچن. تەنانەت هەندێکیان ئامادەنین پاسپۆرتی ئەڵمانی بەکاربهێنن. پێناس و پاسپۆرتی تایبەت بە خۆیان دروست کردووە کە وەکو لە وێنەکەدا دەردەکەوێت ڕەنگی شینە و لەسەری نووسراوە دۆیچس ڕایش کە مەبەستلەی پاسپۆرتی ئیمپراتۆرێتی ڕایشە. کوشتنی ئەفسەرێکی ئەڵمانی. ئەمە جاری یەکەم نییە دەستگا هەواڵگریەکانی ئەڵمانیا بە دوای ئەندامانی ئەم گروپەوە بن. پێشتر چەندین جار دەستیان بە هەڵمەتی دەستگیرکردنی ئەندامانی گروپەکە کردووە. چەک و تەقەمەنی و بەڵگەنامەی ساختەیان پێگیراوە. سەرباری ئەو هەوڵانەی دەستگا هەواڵگریەکانی ئەڵمانیا، بەڵام لە تشرینی یەکەمی 2016دا تاوانێکیان لەدەست دەرچوو. پاشەوەی بۆیان دەرکەوت ئەفسەرێکی ئەڵمانی بەدەستی یەکێک لە ئەندامانی ئەم گروپە کوژراوە. ژمارەی ئەندامانی ڕایشسبۆرگە لە 156 زیادی کردووە. بە گوێرەی ئامارێک کە گۆڤاری فۆکسی ئەڵمانی لە ساڵی 2018 بڵاوی کردوێتەوە، ژمارەی ئەندامانی ڕایشسبۆرگە لە ماوەی ساڵێکدا بە ڕێژەی لە 156 زیادی کردووە. ئامارەکە شکرای دەکات لە سەرەتای ساڵی 2018دا ژمارەی ئەندامانی گروپەکە گەیشتووەتە 15600 کەس. لە کاتێکدا ساڵی پێشتر ژمارەیان نزیکەی 10,000 کەس بووە. گۆڤاری فۆکس ئاشکرای کردووە زۆرینی ئەندامانی گروپەکە لە ویلایەتی باڤاریا نیشتەجێن کە دەکەوێتە باشووری ئەڵمانیا و لەوێ ژمارەیان دەگاتە 3500 کەس. لە ویلایەتی بادن-فۆرتنبێرگ ژمارەیان 2500 کەسە. هەروەها لە ویلایەتی باکووری ڕاین ژمارەیان دەگاتە 2200 کەس. سوپای نهێنی. گۆڤارە ئەڵمانیەکە 4 ساڵ لەمەوبەر هەندێک زانیاری بڵاو کردوتەوە کە لە ئێستادا دەردەکەوێت زانیاریەکان ڕاستن. بۆ پێی ئاماژەی بەوە داوە کە گروپەکە سەرقاڵی دامەزراندنی سوپایەکی نهێنین. هەواڵگری ناوخۆی ئەڵمانیا ئاگاداری ئەم جوڵەی گروپەکە بووە، زانیوێتی کە لە چەند ویلایەتێکدا کۆبوونەوەی نهێنیان ئەنجامداوە و دەستیان بە دامەزراندنی سوپایەکی نهێنی کردووە. گوتویانە خۆیان بۆ ڕۆژە مەزنەکە ئامادە دەکەن کە ڕەنگە مەبەستیان ئەنجامدانی کودەتا بوو بێت. پەتای چەکی بێمۆڵەت.
دەسەڵاتدارانی ئەڵمانیا ترسیان لە زیادبوونی ئەندامانی گروپەکە و چەکداربوونیان هەبووە. زانیاریەکان ئاماژەبەوە دەدەن هاوڵاتیانی ڕایش چەک و تەقەمەنیان شاردۆتەوە. هەندێک لەو چەکانە مۆڵەتی حکومیان هەبووە و بەشێکیشیان چەکی بێمۆڵەت بوون. بە گوێرەی زانیاریەکانی حکوومەتی ئەڵمانیا زیاتر لە 1000 ئەندامی گروپەکە چەکیان هەبووە. لە پەرتەوازەیەوە بۆ یەکگرتووی گۆڤاری فۆکس دەڵێت پێشتر ئەندامانی گروپی هاوڵاتیانی ڕایش پەرتەوازە بوون، تەنانەت هەندێک جار ململانی یەکدیان کردووە، مەترسیان بۆ سەر ئەڵمانیا نەبووە، بەڵام ئێستا بەو شێوەیە نەماون، لە یەکدی نزیک بوونەتەوە و پەیوەندیەکانیان بەهێزتر کردووە. پێشتر گروپە پەرتەوازەکان هەریەکەیان ئامانج و ئایدۆلۆژیای تایبەت بە خۆیان هەبووە، بەشێکی زۆریان بیر و باوەڕیان لەگەڵ بابەتە ڕوحانیەکاندا هەبووە و بڕوای تەواویان بە عیلمی غەیب هەبووە. دواتریش پەیوەندیان بە یەکدیەوە کردووە، پێکەوە لە هێزێکی ڕاستەودا کۆبوونەتەوە و بڕیاریان داوە ئەڵمانیا بگەڕێنەوە بۆ سنوورەکانی ساڵی 1937. میراتگرەکانی ئیمپراتۆرێتی ڕایش. هاوڵاتیانی ڕایش خۆیان بە میراتگری ئیمپراتۆرێتی ڕایش دەزانن، دەیانەوێت ئەڵمانیا بگەڕێنەوە بۆ ئەو سەردەما کە لە ساڵی 1870 تاوەکو جەنگی جیهانی دووەم درێژەی کێشاوە و 3 قۆناغیشی هەبووە. یەکەمیان بە ناوی ئیمپراتۆرێتی ئەڵمانیاوە ناسراوە، دووەمیشیان کۆماری فایمەر و سێیەمیشیان ئەڵمانیای نازی کە بە ڕایشی سێیەم ناوی دەبن.